من گەیلان تاهیر پێشتر زۆر دەرکەوتم بە گۆرانی موزیکام لە بەردەمتاندا. غەمی ئەو نازدارە هەر نابڕێتەوە. لە ساڵی 2011 وەکو خوێندکار دەستم بە خوێندن کرد لە قوتابخانەکانی ئیشق و نیلوفەر. ئێستاش کە ساڵی 2025 وەکو مامۆستا بەردەوام لێرە. زۆر دڵخۆشم کە بەشێکم لە پەروەردە و فێرکردنی وڵاتەکەم بۆ بەرەوپێشچوونی تایبەت زانستی موزیکی وڵاتەکەم. ئێوەش ئەگەر دەتوانینەوەکانتان ببنە تاکێکی نمونەیی لە کۆمەلگادا جێ و دەست و پەنجەیان دیار بێت دەتوانن ناوتان تۆمار بکەن بە پەروەردەکردنی زمانی ئینگلیزی و 4 زمانی تر و زانستێکی تەندروست. نەسرین ئەمڕۆ بەهارە گیانە خۆشتر لە ساغی پەران. نەسرین ئەمڕۆ بەهارە گیانە خۆشتر لە ساغی پەران.